ئێرە بازاری تایفرۆشانە ئەمە لێکوانە تایی دەفرۆشین تازەمان هەیە کۆنەشمان هەیە لەوبەری خەڵکە دێتن چوار تایی تازە دەبا ئەگە بردی ئێمە بۆ خۆشمان هەر بۆشی دەبەستین و جێس و بەڵانسشی بۆ دەکەین ئەگە هەر کێشەشی هەبێتن یەکسەر نایالین بڕوە ئەگە کێشەشی نەبێتن تایەکەی بۆ دەبەستین و یەک کێشەمان نییە جاروەیە کۆنەکەی خۆی بەکەلێک دێری وەردەگرین لە باتی هەندەشکەی لێ دەکوژین و تایی تازەی دێنێ و نوێیەکەی بۆ دەبەستین. سێسەد دوکان هەیە لێرە ڕئیسیە ئێرە هەموو شارەکان ڕوودا ئەو بازاڕی دەکەن لە ڕانیە دێن لێرە دەبان وەڵا لە سلێمانیش جاری وا دێن لێرە دەستە کەرکووچێش لە دەستا لە چۆمان و شەقراوە و دەڕوالۆ تا عدودی دەڕوا هەموو لێرە لە بازار ڕئیسی ئێرە هەموو دەڕوا. المرتكز الثاني البطل حسين ستار. يتفضل الاستاذ ريقر بدل الحكم رقم 5 السيد اوس. شويه من مجال صاحبك. اليكم نتائج وزن 70 كيلوغرام. توانیم لە وەزنی 85 پلەی یەکەم بەدەست بێنم ماوەی 8 مانگە خەریکە پاڵەوانتیم ئێستا لە خۆمادەکردنان بۆ پاڵەوانتی عێراق انشاءالله. الشد على المعدة والأبخار. الشد على المعدة والأبخار لبناء السام الأستاذ عماد محمد شريف الجباري الحكم المدني. ئەم بوتڵەیە کە بوتڵەیەکی پێشکەوتوانە لە کەرکووک کردومانە بۆ یاریزانان بۆ ئەوەی سەرکەون بۆ بوتڵاتی شەباب عێراق هەڵبژاردەی یەکەم و دووەم و سێیەمەکەین بوتڵەیە تەمان ئێمە پێشەوەی بوتڵەی ترمانش کردووە بەڵام ئەمە ئاخر بوتڵەیە کە بوتڵەی پێشکەوتوانە بۆ شەبابی کەرکووک بۆی بتوانین یارمەتی ئەو گەنجانە بدەین سەرکەون بۆ بوتڵاتی عێراق و بوتڵاتی دەرەوە. Прохожу эту полосу 5-й раз. Вчера была тренировка для сборника, вообще для всех участников. Я прошла первый раз всю эту полосу, соединила. Обычно где-то падала. До этого участвовала на арене героев в Москве и в Санкт-Петербурге. Вот в Санкт-Петербурге заняла первое место, и меня взяли в сборную России. Я сейчас со сборников выступала. Очень крутое мероприятие. Здесь участвует мой молодой человек, и непосредственно я пришла за него болеть. У него уже был опыт участия в данном мероприятии, оно проходило примерно месяц назад. Там он практически дошел до конца, и я думаю, сегодня он обязательно это сделает, и мы будем праздновать его победу. Проходят на кольца и практически на месте. Да, они...